خۆم هەچی خوا نیعمەتی داناوە لەسەر عەرزە ئەوەی نیعمەتی خوا بێ ئەی خۆم ئەوەی نیعمەتی خوا بێ ئەی خۆم هیچ کێشت نییە هەرچی بێ هیچ کێشەیەکم نییە لە هیچ خواردنێکە لەنا ئەو کوردەواریەکانە چ شتێکت حەز لێ والله هەموو خواردنێ خۆشە ینی قەزمەوەی بۆن تۆیسە برسیتەوە لەسەر سفرەیەک دانیشتووی دەست بۆ خۆین نیسکێنە خۆین ترخێنە خۆین گورە وڵا دۆخەوە دوێنێ نیانە ئەویژە خۆم خواردنی ئێستا جیاوازی هەیە لەگەڵینی کاتی خۆی جارە زۆریش ئەو تام و لەزەتەی لە خواردنی ئەو سایە بوو ئێستا هەر نییە باشە بوو هیچ چیە شتەکە گۆڕاوە سروشتی نەماوەیان کاکە مەناخەکە گۆڕاوە زەوی و زارەکە عەرزەکە گۆڕاوە خێر و بەرەکەتی خوا گۆڕاوە گۆڕانکاری تیاکراوە ئەو نیعمەتەی ئەو ساهبوو ئەو خەڵکە پاکەی ئەو ساهبوو ئەو عەرزە پاکەی ئەو ساهبوو بەخوای ئێستا عەرزەکەش پیس بووە نەماوە پەیوەندی بەوە نیە ئێستا خەڵک تا ڕادێک وەزی لە جاران باشترە زوو زوو ئەم شتانە خوا بۆیە ئێستا تام و لەزەتی لێ نابە نە هەر خواردنەکان تامیان نەماوە ئەزایشی ئەو لەزەتی ئەو سا لە خواردنا هەبوو لە برنجا هەبوو لە گۆشتا هەبوو حتا گۆشتەکەش و تامی و سای نەماوە جیاوازی زۆر هیچ شتێکی تامی بەخوا سەوزەی سەوزە ئاسایی خۆ دەتۆ تەڕەتیزە خۆزان تامی تەڕەتیزایە دەزە کەرەوەست خۆزان تامی کەرەوزایە نایە سروشتیان لە ئەینە سروشتەکەی خۆیان دەرچوو هەمووی چونکە ئازایشی کاکە ئێستا خەڵکەکە فێری فڕوفێڵ بۆ چیمیایی بەکارێنان و ئاشقاڵدا و دەرمان لە خواردن مەسلەی بۆ نمونە برە بە ئەو جۆرەشتانیشانە کرد جاران ئەوانش گۆڕاوەیان زایی چۆنە خۆ مرەبار لە چی دروستەکرێ کاکە هەر لە میوەها دروست ناکرێت ئەی میوەهاتەکە گۆڕاوە تامەکەی نەماوە مرەباکە شەرە گۆڕێ هەموو شتێک گۆڕانکاران پەری پێستە و شتیشان دروستە کرد هەموو شتێک دروست دەکرا ئێستا هەمووی تەزویرە ئەوسا لە ماواد لە شیری عەسڵ دروست دەکرا ئێستا لە شیرە وشکە دروست دەکرێت لە کلێنە دروست دەکرێت لە هەمووی دروست دەکرێن تەزویرات لە شیر و لە میوەکە و لە ئارە وەڵا تەزویرات لە هەموو شتێکێک کراوە